ژیانی ژنەکەت لە مەترسیان بەقەلە بڕۆ دەرسیان بۆ بێنە. هەندێک نەشتەرگەری لەم نەخۆشخانەیە دەکرێت کە لە هەموو عێراق و هەرێمی کوردستانیشە تەنها لێرە بوونیکەیە. لە پرسپی خوارەوە هەتا سەرەوە پارەکان لە بینی خوانە کۆکرێت و ناگانە دەرزێکیان پێکرێ و ژیانی ئەو کەسیان ڕزگار. کات و پاکیزە وجدانی ئاسوودەیە کە خزمەتی خەڵکەکە ئێستا چیت هەیە بۆ گەنجان؟ شارەکەی خۆمم خۆش لە خلالی این شاری خۆمەوە ئیشەکانم جێبەجێکرد. ئەمێکە لە پشتی منەوەیە نەخۆشخانەی منداڵبوونی شاری سلێمانیە کە لە ساڵی 1970 تاوەکو ئێستا بووە بە لانکەی یادگاری بۆ هەزاران منداڵی ئەم شارە و شایەدی ساتی یەکەمی ژیانیە. ئەم نەخۆشخانەیە تەنها لە ساڵی پاردا شایەدی لەدایکبوونی زیاتر لە 10,000 منداڵ بۆ لە نێو شاری سلێمانی و دەوروبەریدا و بەدەر لەوەش تایدا کاریگەریکی باشیە بۆ لە ڕووی تەندروستیەوە. ئەوەی کە لە هەمووی گرنگترە بۆ ئەم نەخۆشخانەیە ئەوەیە هەندێک نەشتەرگەری سەرکەوتووی تێدا ئەنجام دەدرێ کە لە هەموو شارەکانی عێراق و هەرێمی کوردستانیشە تەنها لە نەخۆشخانەی منداڵبوونی سلێمانی بوونی هەیە. بینێری ئەم کارەمان بن بۆی کە بزانین چین ئەو کارانە و چێ لە پشت سەرکەوتنی ئەم نەخۆشخانەوەیە هاوتا لەگەڵ کارمەند و پزیشکە دڵسۆزەکانی. سەرنجتان ڕادەکێشم بۆ چیرۆکێکی تەواو سەرنجڕاکێش و جیاواز کە هی خاتونێکی بە ئەزمموی کەرتی تەندروستی شاری سلێمانیە بە جۆرێکە لە هەر جمگەیەکی تەندروستی ئەم شارەیە کێشەیەکی کارژێڕی هەبێم خاتونی بۆ نێرنەویش خات و پاکیزەیە کە تەمەنی 58 ساڵە بەڵام 30 بۆ 31 ساڵواتە نیوی تەمەنی زیاتر لە بواری تەندروستیا خەرج کردووە و تایدا خزمەتی نەخۆشان و هاوڵاتیان دەکەم پێم خۆشە بچمە لای خۆی بۆ زانیاری زیاتر. خات و پاکیزە سڵاو لەبێ. سپاس بۆ قبولکردنی چاوپێکەوتنەکەی کۆباس. پێم بڵێ باسێکی نەخۆشخانەی منداڵبوونی شاری سلێمانی بۆ بکە. ئەوەی کە من لەسەری بیستومە و زانیاری سەرنجڕاکێش ئەوەیە کە هەندێک نەشتەرگەری لەم نەخۆشخانەیە دەکرێت کە لە هەموو عێراق و هەرێمی کوردستانیشە تەنها لێرە بوونی هەیە. ئەوانە چین؟ پێشێکی ئێمە لەم نەخۆشخانەیە نەخۆشخانەیەکی حکومیە کەرتی گشتیە تیمێک ئیشەکە لێرە بە تەنیا یەک کەس و دوو کەس و چوار کەس و دەکەس ئیش ناکە. تیمێکی هاوبەش ئیشەکە لە پزیشکان لە کارمەندان لە فەرمانبەری ئیدارەکان لە کارگوزارە بە ڕێزەکانمان کە هەمومان بەیەکەوە زنجیرەیەکین تەواوکەرین و ئەتوانین خزمەت بە پێشکەش بە هاوڵاتیان بکەین. ئێمە لێرە نەخۆشخانەکە تایبەتمەندی نەخۆشخانەی ژنان و مناڵبوونە ڕاستە بەشێکی سەرەکی ئیشەکەمان ئەوەیە بەڵام بەشێکی ئیشەکەشمان ئەوەیە کە هەموو ئەو کەیسانە ئەو نەخۆشانەی کە نەخۆشی شێرپەنجەن و دەستنیشانێکری کە شێرپەنجەی کۆئەندامی با بڵێن مێینەی هەیە کۆئەندامی زاوزێ ئێمە لێرە عەمەلیاتە نەشتەرگەریەکانیان بۆ بکەین. لە خستخانەیەکی وا تایبەتمەندە بە بڵین دەرمان لای ئێمە تایبەتە بە نەشتەرگەری هەموو نەشتەرگەریەکانی ژنان کە کرێ یا کچان هەشمانە کچی شەت و شەو حاڵەتانە بۆ یەتە ئێرە نەشتەرگەری بۆ کرێت کە ئەویش تیمێکی زۆر گەورە پرۆسەکار بەڕێوە. زۆر باشە. خات و پاکیزە ماشەڵڵا وەکو ئاماژەم پێ تەمەنێکی زۆر کە نیوی تەمەنتە لەم بوارەیە بەسەر بردووە. ئەوەی کە بەلای تۆ سەرنجڕاکێش بوو بینیوتە لەم ماوەیە بابەتێکی سەرنجڕاکێش کەیسێکی سەرنجڕاکێش دڵی تۆی هەژاند بێ یاخود کاریگەرێکی زۆری لەسەر بیرکردنەوەی تۆ بەجێهێشت بێت بۆ کۆباسی باسکە. ئێمە ڕۆژانە بە دەرنین لەو کێشە و گرفتانی کێتە ڕێگامان لێرەوە ئەمەوێ پێشەوەی ئەو شتە باسکەم سوپاسی یەک بە یەک لە پزیشکان لە کارمەندان لە فەرمانبەران لە کارگوزارە بە ڕێزەکانەکەم دەستخۆشییان دێکم دەستیمان و بوونیان ماچەکەم چونکە ئەوانن کە دەستێکی کاری کاران لە خستخانەیە ئەم خستخانەیە خزمەتەکرێ بۆ ڕۆژێکیش دەرگا بەڕێی هاوڵاتیانە دانەخراوە ئەمە بە تەنیا بە ئێمە ناکرێ. ڕۆژانە ئەتوانم بڵێم هەمانە حاڵەتمان زۆرە کێتە بەردەمت ناخە هەژێنێ یەکێ لەو حاڵەتانە کە زۆر گەورەیە لە شەوێکی ئێشەگریە خەفەریداری تەلەفۆنی بۆ من کرد وتی نەخۆشێکمان هەیە هاوسەرەکەی هێناوێتی بەپەلە بردوانەتە عەمەلیاتەوە کە بردوانەتە عەمەلیاتەوە دیارەباری داراییان باش نەبوو ئەو خێزانە
دەرزێکی پێویست بۆ کە بەداخەوە ئەو یەشێک بەڵێ نقصانیانی کە هەنێ جار لە خەسخانەکانە ڕۆیە دەرزێکی پێویست بۆ بێهۆشکاری کە نەشتەرگەریەکەی بۆ ئەنجام بیرێ هاتوونەتە دەرەوە بە هاوسەرەکان و توانە بەپەلە و دەرزێمان بۆ بێنە لە دەرەوە کە چۆ کابرا و توێتی کابرا مەسەلە پرسیاری کرد و توتێم دەرزێ بەچەند و بۆچیە توانە بە 200,000 شتێکی ئاوایە کابرا و توتی کابرا هەروەستاوە دکتۆرەکە پێیت و کاکە ژیانی ژنەکەت لە مەترسیە بەپەلە بڕۆ و دەرزێم بۆ بێنە ئەوش توتی باش نەکەم بمرێ توتی بۆ تۆ هاتووی ژنەکە ئێمە ژیانی ژنەکە ڕزگارەکەین کابرا و توتی من پارەم پێنی یەکێکیش بوو لەوانەیە کە لە 2024 دووسێ مانگ بۆ خۆشمان یعنی کورسایی معاشمان لەسەر بوو یعنی وتوتی من ئامادەم ژن و مناڵەکەم بڕێ بە شەرتێ دووسێ مناڵی کەشی هەبووە یعنی ئێمە لەو کاتەیە دکتۆرە بەڕێزەکان زۆر هەڵوێستێکی جوانیان هەبوو لەگەڵ خەفەریداری لەگەڵ و کارمەندە بەڕێزانە ینی بیریان لەو کردەوە هەم ژیانی دایکەکە هەم ژیانی ئەو چەند مناڵی کە لە ماڵەکەیە سەرگەردان نەبێ سەرەڕای بارگرانی و باری دارایی خۆیان هەستاوە لە پرسکی خوارەوە هەتا سەرەوە پارەکان لە بینی خوانە کۆکرێت و نردوانە دەرزێکیان پێکڕێ و ژیانی ئەو کەسیان ڕزگار کرد. طبعا ئێمە نەخۆشخانەی ئێمە یەکەم کەس بوو پرۆسەی بە ئەلکترۆنیکردنی نەخۆشبینین چۆ بواری جێبەجێکردنەوە لە مانگی حوتی 2024ەوە ئێمە نەخۆش بە سیستم داغڵەکرێ لە هەموو بەشەکانمانە ئێستا توانین بڵین وەرەقە بەکار نایەت وەکو هەموو سیستمێکی پێشکەوتوی وڵاتان خۆشبەختانە هەچەند ئاستەنگ زۆر بوو کارمەندەکانمان بە حکمیەوەی تەمەنیان بەڕێکرده بوو قورس بوو فێربوون و ئیشکردن سەرەڕای ئیشی ڕۆژانی خۆیان کە ڕۆژانە چەند ئیشیان هەیە ئەمەش ئیشێکی زیاترە سەر باقی ئیشەکانیان بەڵام بەسپاسەوە بۆ یەک بەیەکیان لە پزیشکان و دکتۆر لە کارمەندەکان کە دەستیان لەگەڵ دەستمانە بوو توانیمان ئەم سیستمە بخەینە سەر پێی خۆی یەکەم نەخۆشخانە بین لە ناو شاری سلێمانی کە بە سیستمی داتابیس نەخۆش ببین کەواتە سەرجەم مامەڵەکان هەمی بە ئەلکترۆنیە بێ پێم وابێ بەڵێ ئەمەش تقریبان کاریگەریە بێ لەسەر کەمکردنەوەی ئەو ڕۆتیناتی کە هەیە لە نەخۆشخانەکانە بە دڵنیاییەوە مەسەلەی ئێمە نەخۆشمان هەیە تایبەتمەنی نەخۆشخانەکە لەوایە لەوەیە ژنێک چەند جارێ پێویست کابێتە ئێرە هەموو جارێ پێویست ناکە بچێ ناو بنووسێ و وەسڵ ببڕێەوە کۆدێکی ئێنی هەموو نەخۆشی یەکەم جار کە لای ئێمە داغڵە بێ کە ناو بەیاناتەکانی لێ وەرەگرن دوایی کۆدێکی بۆ دروستەکان ئەم کۆدە تایبەت دەبێ بۆ نەخۆشە خۆی ئەم کۆدەی ئێنە ئەڵێن هەر کاتێ سەردانی نەخۆشخانەت کرد بەم کۆدە کە کۆدەکە لێنەوە پێویست ناکە بڵێت تەمەنە چەنە و لەکوێ دانیشی و معلوماتەکانی حازرە هەمووی حازرەیە جاری پێشوو بۆچی سەردانی کردووە حاڵەتی ئێستای چییە هەمووی معلوماتەکان لە ئێمە پارێزرا و بە سیستمەکە ئیچی پێ پاکیزاخان دەوام لێرەکەی دەست پێکات و تۆکەیت ئەوە زۆر سەرنجی لەسەر و خەڵک بەلایەوە زانیارێکی سەرنجڕاکێشە دەوامی نەخۆشخانەکەمان بە سوپاسەوە 12 ساعتیە بۆ کارمەندەکان و پزیشکە بەڕێزەکان ئەوەی هەشتی بەیانیت هەشتی ئێوارە ڕاتەوە ئەوەی هەشتی ئێوارژی هەشتی بەیانی ڕاتەوە بەڵام من وەکو خۆم 7:30 لێرەم تقریبا ساعتێک پێش کارمەندەکانەکە نیو ساعتێک کاریەوە چییە کە حەزەکەی زووتر لێرە بیت و شتەکان لە نزیکەوە ببینی ئەمەیان تشتێکی تایبەتمەندی خۆمە حەزەکەم مەسەلە 7:30 کە لێرم لەبەر ئێمە سیستمێکمان هەیە ئەو کارمەندە بە ڕێزانەی لێرە شەو خەفەر بوون منەگە یەم سەردانی قاوشەکانەکەم لە کارمەندەکانە پرسم لە ئیشی خەفەریاتیانە پرسم لە کێشە و گرفتەکانیانە پرسم ئایا ئەو کێشە و گرفتانی کە هەیەیان بۆ شەوێکی چۆنیان بەڕێ کردووە پاشان ئەچمە ناو هاوڵاتیانەوە پێم خۆشە ئەو بە ڕێزانی کە لێرە لە ئێمە ماونێتەوە لە کەم و کوڕەکانی ناو نەخۆشخانە بە دوواداچوون بکەم حتمما ئێمە بە دەرنین دەکەم و کوڕێک و چەند جارێ پێم وتون بەڵام هەوڵمان ناوە کەمترین کات ئەگەر کێشەکان زوو چارەسەرکرێت تەسەورەکەم تەشەنە نەکاو باشتر بڵین کە بارودۆخی سەختی دارایش بە تایبەتم قەیرانێکە بەرەو شیرینی کوردستانی گرتووە کاریگەری زۆر هەبووە لەسەر دڵ و دەرونی ئێوە و گیرفانی نەخۆشەکانیش بۆ چارەسەر بە دڵنیاییەوە کارمەندەکانی ئێمەش بە دەرنین لەو کێشە و گرفتانی کە هەمومان ئەزانین کوردستان هەنێ جار کێشەی داراییمانە بێ کارمەندەکانمان بەسواسەوە بارگرانێکیان لەسەرەکە سەرەڕای بێموچەی سەرەڕای ئەوەی کە کێشە و گرفتی خێزانی خۆیان هەیە لە هەر ڕوویەکەوە بێ لە کرێخانوو بێ یا مەعیشەت بێ بەڵام سنگریان بەجێنێشتە توانی بڵێن ئێمە وەکو سنگەر حسابی بۆکەین سنگریان بەجێنێشتۆ بەردەوام دکتۆرەمە پەیامی تۆ بزانم بۆ خەڵکی سلێمانی چییە بۆ بەرپرسانی کردی تەندروستیش بۆ ئەوەی کە زیاتر گرنگیەکی گەورەتر و باشتر بدرێ بە نەخۆشخانەی منداڵبوونی سلێمانی و سەرجەم نەخۆشخانەکانی دیکەش
پەیامی ئێمە ئەوەیە یعنی ئەمانەوەی حکومەت هاوکار و پشتیوانمان بێ ڕاستە ئەویش کێشە گرفتی خۆی هەیە لەسەر ئێمەوە بەڵام کەرتی تەندروستی زۆر هەستیارە کەرتی تەندروستی ژیانی مرۆڤێک لە بەردەسایە بە تایبەتر خستخانی ئێمە ژیانی دوو مرۆڤت لە بەردەسایە دایکەکەش و مناڵەکەش لەبەرەوە ئێمە زۆر جار مەشاکیلمانەوەی قورستر بێ هیوادارین پش و درێژ من لەگەڵمانە و دەستی هاوکاریان زیاتر و زیاتر بێ ئێمە وەکو خۆمان ئاستی خزمەت گوزاریەکانمان باشە بەس پێشمان خۆشە باشتر و باشتری بکەین چکە ژیان لە پۆینتێکان ناوەستێت بە بەردەوامی هەبێ ئێمە بەرەو پێش بچین ئەگەر هەنگاوەکان بچووکیش بێت ئێمە بێ بەرەو پێش بچین ئەگەر پێداویستی دابین کرێ ئەگەر موچە لە کاتی خواردی ئێمەش هیوادارین لە ساڵی 2026 هاتنە ئەو بە ڕێزانی سەریشەوە لە هەوڵاتکە ئەو کێشە گرفتانە کۆتایی بێ و ئێمەش ئاوەتە خوازین ئەو کێشە گرفتانە کۆتایی بێ زۆر باشە دوای 30 ساڵ خزمەتی بواری تەندروستی وەکو ئاماژم پێ توانم بڵێ مەسا خات و پاکیزە وجدانی ئاسوودەیە کە خزمەتی خەڵکەکات ئێستا چیت هەیە بۆ گەنجان بەدڵنیاییەوە ئێمە ئەم شارە شاری خۆمانە بە ئەرکی سەرشانشمان ئەزانین خزمەتی تاک بە تاکی ئەم شارە بکەین هەرچیمان پێ بکرێ لێرەوە بە خەڵکی شاری خۆمەڵێم داوای لێبوردنتان دەیەکەین ئەگەر ڕۆژە لە ڕۆژان لە ئیشێکە لە ئەرکێکە نەمانتوانی بێ وەکو پێویست لە خزمەتی هاوڵاتیان نبین داوای لێبوردنتان دەیەکەین ئەگەر نەمانتوانی بێ هەنێک کار وەکو پێویست لە خزمەت گوزاریەکانمان لە شایستەی ئێوە بێ بەڵام من وەکو خۆم شارەکەی خۆمم خۆش لە خلالی ئین شاری خۆمەوە ئیشەکانم جێبەجێکەم ئەو ئیشەی بە من سپێراوە ئامادەم بتوانم هەتا بتوانم دەستی لێبەرنایە بەردەوام بە من لە کارکردن بە هیوای سەلامەتیش بۆ هەمووی زۆر باشە خات و نەماکەم بە کۆتا پرسیار ئەوەنی کە لەسەر تۆ بیستمە بەدەلەوەی کە خەڵک لێت ڕازیە و خەڵک خۆشەویستێکی زۆری بۆت هەیە لە هەر جونگەیەکی تەندروستی کێشە هەبێ توی بۆ ئەنێرن و کاری ئەمە چییە و تاسا بڵین چەند حاڵەتی وات بەسەر هاتووە کە تۆ بنێرن بۆ شوێنێک بۆی کە کێشەکان چارەسەر ناتوانین بڵین کێشە ئێمە پێشە پەیامەکەی ئێمە ئەوەیە کە من فەرماندەری حکومەتم کە تاعین بووم قبوڵم کردووە ئەرکێکی حکومی بەکار وەربگرم ئەبێ لە هەر جونگەیەکە پێویستیان پێم بێ من بە خۆشحاڵیەوە بچم چکە من فەرمانبەرم و ئیلتیزاماتم هەیە ئەم ئیشەش یعنی بەڕێوەبەری گشتیش کە بیرەکاتەوە لە شوێنێکە بتوانێ بزانێ ئیشێ بە منەکرێ بۆ نامن ئەو لە من باشتر ئەتوانێ شتەکان ببینێ حتمما ئەویش هاوکارێکی زۆر زۆر باشە بۆ ئێمە بەڕێز بەڕێوەبەری گشتی هاوکار و پشتیوانمانە بە بەردەوامی لەسەر خەتە بە بەردەوامی ئاگاداری کێشەکانمانە و لە هەوڵی چارەسەرکردنیایەتی هەتا لە ڕێی حکومی و بێت چ بەلایەنی کەسایەتی خۆیەوە بێ کێشە گرفتەکانمان چارەسەرکات چکە وەکو ئاماژەم پێەیە ئیشی کەرتی تەندروستی بە کەس ناڕوا بە تاکە فئەیەکیش ناڕوا بڵێ تەنیا بەوەڕوا بەوەڕوانە ئێمە ئیشی هەموو نەخۆشخانێ ئیشی تیمە من بە خۆشحاڵیەوە فەرمانبەری حکومەتم بەڕێز بە ڕێبەری گشتی یا وەزیری تەندروستی لە هەر شوێنێک پێویستی من بێ من واجبی سەرشانمە کە ئەرکەکانم جێبەجێکەم دەست و چاو خۆش بێ خات و پاکیزە لە کاتمانگەتی و سپاس بۆ ئەم وتە بە پێزانی جەنابەت بێ بەهاندەرێ بۆ ئێمە و بێ بە شانازیەکیش بۆ شاری سلێمانی ئینشاءڵڵا نەوەی داهاتوش تەواوکەری ئیشەکانی ئێمە بێ ئینشاءڵڵا گەنجەکانمان بتوانن زمینە سازیان بۆ بکەین بتوانن خزمەت لەم وڵاتە و لەم شارە و لە هەموو جونگەیەکە کە شوێنی خزمەتکردنە هەر یەکەمان شاری خۆمان خۆش بێ هاوڵاتی خۆمان خۆش بێ پیشەی خۆشمان خۆش بێ بە سەربەرزیەوە پیشەمان خۆش بێ پاکیزە کۆتا پەیامت بە کورتی بۆ کۆباس کە بەردەوام لە خەمی هەم کوردستان هەم شاری سلێمانی شارەکانی دیکە و بواری تەندروستی شایە زۆر سپاس کۆباسی خۆشەویستێکێکە لەو ڕاگەیان کارانەی کە کەسانی بە ئەزمۆنی تایە کارەکانی کاری شایستان کاری جوانن لە خزمەتی هاوڵاتیانان بەڵام هیوادارم کاری باشتر و جوانتر و گەورەتر هیوادارم پەیامە جوانەکانیان هەر بەردەوام بێ بگەنە ئەو شوێنانی کە پێویستیان پێێتی بەڕاستی ڕاگەاندن بەشێکی گەورەیە لە کارەکانی هەموو دام و دەستگایەک چ دام و دەستگای کەرتی گشتی بێ کەرتی تایبەت بێ چکە ئەگەر ئەم ئیشانە نەخرێتە ڕوو با بڵین کەم و کوڕەکانیشمان نابینرێ حتمما هەموو ئیشەکانیشمان بێ کەم و کوڕی نابێت سپاس بۆ ئێوە سپاس بۆ کۆباس هەر بمێنن بەردەوام بن کارە جوانەکەم خانم